بەخێر بێن بۆ تۆماری دەنگی باسی بکەین کە لەلایەن لاها پێشکەش کراوە. سەکۆیەکی ئۆنلاینە کە کچانی هەرزەکار و ژنان تیایدا دەتوانن زانیاری دەربارەی تەندروستی و سەلامەتی و خۆشگوزەرانی خۆیان وەربگرن. ناوەڕۆکەکانمان لەسەر بنەمای زانیاری زانستی دانراون و تەنها بۆ مەبەستی فێرکاری. بۆ مەبەست لە بابەتەکان ئەوە نییە کە ببنە جێگرەوە بۆ ئامۆژگاری یان چارەسەری پیشەگەرانە. من ناوم نەورۆزە و ئەمڕۆ باز لە بابەتێک دەکەین کە زۆرێک لە باوان بیری لێ دەکەنەوە. چۆن دەتوانین ڕێنمایی منداڵەکانمان بکەین ئەوانەی لە تەمەنی پێش هەرزەکاری و هەرزەکاریدان بۆ بەکارهێنانی مۆبایلە زیرەکەکان و سۆشیال میدیا بە سەلامەتی و تەندروستی. ئەمە پرسیارێکی گرنگە و لەوانەیە هەست بە فشار بکەیت، بەڵام هەواڵە باشەکە ئەوەیە کە پێویست ناکات بە تەواوی تەکنەلۆژیا قەدەغە بکەیت یان هەست بکەیت کە هەمیشە لە دۆخی کۆنتڕۆڵکردن دەیت. لە جیاتی ئەوە تەنها بەرگری دروست بکە و توانە بە منداڵەکانت بدە تا بڕیاری ژیرانە بدەن. باسی هەندێک ئامۆژگاری بکەین کە پشتگیری لێکراوە لە توێژینەوە زانستیەکان کە یارمەتی دەدات بە متمانە ئەم ڕێیە ئاڵۆزە بەڕێوە ببیت. پێش ئەوەی یەکەم مۆبایل بە منداڵەکەت بدەیت لە خۆت بپرسە بۆچی دەتەوێت مۆبایلی هەبێت. ئەم پرسیارە یارمەتی دەرە بۆ ئەوی بڕیار بدەیت لەسەر جۆری مۆبایل و دەستگەیشتنی بە چ تایبەتمەندیەک. بۆ نمونە ئەگەر بچێوێ بە بەردەوام بتوانیت پەیوەندی بە منداڵەکەت بکەیت، مۆبایلێکی سادەی کە تەنها تایبەتمەندی پەیوەندیکردن و نامەناردنی هەبێت لەوانەیە بەس بێت، یان دەتوانی سەرەتا مۆبایلێکی زیرەکی پێ بدەیت بەڵام دەستگەیشتن بە ئینتەرنێت و ئاپەکان سنووردار بکەیت. کاتێک گەورە بوون دەتوانی ئەم سنوورانە نەرم بکەیتەوە. لەبیرت بێت بۆچی یارمەتی دەدات سنوورێک دابنیت کە گونجاو بێت بۆ پێداویستەکانی منداڵەکەت. خۆت و منداڵەکەت فێری کاریگەریە ئەگەریەکانی بەکارهێنانی مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکان بکە. پێش ئەوەی منداڵەکەت بەردەوام مۆبایلی زیرەک بەکاربهێنێت، گفتوگۆیەکی کراوە و ڕاستەوخۆی لەگەڵ بکە. نیگەرانەکانت بۆی دیاری بکە و ڕوونی بکەرەوە بۆچی یاسا و سنوورەکان پێویستن. بۆ نمونە پێیان بڵێ چۆن سۆشیال میدیا دڵڕاوکێ و خەمۆکی و دابڕانی کۆمەڵایەتی زیاد دەکەن. پلاتفۆرمەکان هاندەری بەراوردیکردن دەکەن، خەوت تێک دەدەن و پەیوەندیە ڕوبەڕوەکان لاواز دەکەن کە ئەمە بەتایبەتی کاریگەری لەسەر کچانی هەرزەکار هەیە. هەروەها بیری بهێنەرەوە کە ئەوەی لەسەر ئینتەرنێت بڵاوی دەکاتەوە لەسەر ئینتەرنێت دەمێنێتەوە کە شتێک پۆستکرا گەڕانەوەی زۆر مەحاڵە. ئەمەش دەکرێت کاریگەرێکی درێژخایانی هەبێت لەسەر نهێنی و ژیانی لە داهاتوودا. لە سەرەتاوە سنوورێکی ڕوون دیاری بکە. کاتێک کە بڕیارتدا منداڵەکەت ئامادەیە بۆ بەکارهێنانی مۆبایلی زیرەک، هەندێک یاسای بنچینەیی دابنێ. بۆ نمونە پێویستە داوای مۆڵەت بکات پێش دابەزاندنی ئەپەکان. کاتێکی دیاریکراو لە ڕۆژەکەدا دیاری بکە بۆ بەکارهێنانی مۆبایل و لە کاتی خەوتن لە شاشە دوور بکەوێتەوە. ناوچەی بێ تەکنەلۆژیا دیاری بکە وەک ژووری نان خواردن یان ژووری خەوتن، سنووردارکردنی یان دواخستنی چوونە ناو ئەپەکانی سۆشیال میدیا. ئەگەر سۆشیال میدیای بەکارهێنا داوای لێ بکە کە لە لیستی هاوڕەکانی دابیت بۆ چاودێریکردنی چالاکیەکانی. ئەم یاسایانە نەک تەنها یارمەتی دەدات گەشە بێدانی خۆی تەندروست دروست بکات، بەڵکو متمانی نێوان تۆ منداڵەکە دروست دەکات. ئاگاداری پرۆفایلە ئۆنلاینەکان بە. سۆشیال میدیا دەستگەیشتن بە زانیاری کەسەکان بۆ کەسانی بێگانە ئاسان دەکات. بۆ منداڵانی بچووکتر باشترە بە تەواوی خۆیان لە پرۆفایلی کەسی بەدوور بگرن. ئەگەر پرۆفایلی هەیە دڵنیا بەلەوەی کە کەمترین زانیاری تێدا بڵاوکراوەتەوە و تەنها خێزان و هاوڕێ نزیکەکانی دەتوانن ببینن. با ئەکاونتەکە تایبەت بێت. یارمەتی منداڵەکەت بدا لە ئامادەکردنی ئەکاونتی سۆشیال میدیا کە ڕەخستنی تایبەتمەندی privacy settings چالاکراو بێت. ئەمە یارمەتی منداڵەکەت دەدات کۆنتڕۆڵی کێ پۆست و کۆمنتەکان و چالاکیەکانی دەبینێت بکات. پێکەوە دەتوانن ڕەخستنەکان بەڕێوە ببەن و سنوور بۆ ڕەفتارە ئۆنلاینەکانی دابنیت. بەردەوام لەگەڵ منداڵەکەت گفتوگۆ بکە لەسەر ئەزموونەکانی لە سۆشیال میدیا. پرسیارەکانی وەک ئەمانە بکە: چێژ لە چی وەردەگریت؟ چی بێزارت دەکات؟ ئایا هەندێک شت هەیە کە حەز دەکەیت بیگۆڕیت؟ بە هاوبەشیکردنی ئەزموونەکانت دەتوانیت ئەم گفتوگۆیانە گونجاوتر بکەیت بە تاقیکردنەوەی هەستەکانی. پێکەوە چارەسەر بدۆزنەوە چ پشودان بێت گۆڕینی ڕەخستنی تایبەتمەندی privacy settings یان دوورکەوتنەوە لە هەندێک پلاتفۆرمەکان.
ئاگاداری گۆڕانکاریە سۆزداریەکانی بە. ئەگەر تێبینیت کرد منداڵەکەت لە هاوڕەکانی قوتابخانە یان حەزەکانی دوورکەوتوتەوە، لەوانەیە کاتێەوە هات بێت کە پرسیاری بەکارهێنانی مۆبایل و سۆشیال میدیا بکەیت. بە تایبەتی کچەکان زیاتر لەژێر کاریگەری سۆشیال میدیا دەبن لەبارەی ڕوخسار و شێوەی جەستەوە کە لەوانەیە پشتگیرێکی زیاتریان پێویست بێت. ببە بە نمونە هەڵسوکەوتەکانت گرنگن. بیر لەوە بکەرەوە کە چەند جار مۆبایل یان سۆشیال میدیا لە بەردەم چاوی منداڵەکەت بەکاردێنیت. ڕێسایەکی خێزانی بۆ بەکارهێنانی مۆبایل دابنێ کە هەمووتان پەیڕەوی بکەن، وەک بەکارنەهێنانی مۆبایل لە کاتی نان خواردن یان لە ژووری خەوتن. کاتێک منداڵەکەت دەبینێت کە تۆ بە هاوسەنگی ژیانت ڕێک دەخەیت، زیاتر ئامادەیە پەیڕەوی لە یاساکان بکات. پەیوەندی بە دایک و باوکانی تری هاوشێوە بکە. لەگەڵ دایک و باوکانی تری ناو کۆمەلگاکەت باسی یاساکانی مۆبایل و سۆشیال میدیا بکە. بەکارکردنی پێکەوەی دەتوانن پێشبینیەکی یەکسان بۆ منداڵەکان و هاوڕەکانیان دروست بکەن. ئەم یەکسانیە وا دەکات منداڵەکەت ئاسانتر سنوورەکانی ماڵەوە قوبوڵ بکات. پەروەردەکردنی منداڵ لە سەردەمی دیجیتاڵیدا دەتوانێت ئاستەنگ بێت، بەڵام پێویست نییە بە تەنها ڕێگایەک بدۆزیتەوە. بەدەنانی یاسای ڕوون و پاراستنی پەیوەندیەکی کرا و نیشاندانی هەڵسوکەوتی تەندروست دەتوانی یارمەتی منداڵەکەت بدەیت مۆبایل و سۆشیال میدیا بە سەلامەتی و بەرپرسیارانە بەکاربهێنێت. سوپاس بۆ مانەوەت لەگەڵمان. لەبیرت نەچێت ئەم بەشە لەگەڵ باوانی تر کە لەوانەیە سوودی لێوەربگرن بەشداری بکەیت. ئەگەر پرسیاری ترت هەیە یان دەتەوێت قسە لەگەڵ کەسێک بکەیت، دەتوانیت سەردانی laha.org بکەیت بۆ پەیوەندیکردن بە دابینکەرێکی خزمەتگوزاریەوە لە ڕێگەی کلیککردن لەسەر دۆزینەوەی خزمەتگوزارەکان یان بۆ گەڕان بە دوای بابەتی زیاتر بە بەکارهێنانی ئەرکی گەڕان.